سڵاو ئەس حەتابم لە منەظەمە شودکەم من دوێ ڤیدیۆیە ڕێکێکی نیشاوەکەم ئەوژی بێژنێ سێ خولەک مدیتیشن یاخود تەئەمول ئەوژی وەکی بەشێک بۆ چارەسەریە ضەغط و سەدمێت نەفسی دێنە بکارئینان بۆیە چەندێ من دوێ تو جهێکی ئارەم ڕینیە خارێ و وەختی تو درینیە خارێ بلا پشتێتایە ڕاست بێت و بلا چاوێتایە گرتی بن و ئەگەر تونێ مرتاحی چاوێ خۆ بگری تو تشەی چاوێ خۆ بەکەی و سەحکەیە تشتێکی مقابلی تا بەس نەلوی دەست پێکێ مدوێت تو هەنەسەکە کوور هەلکێشی و هەنەسە خۆ دەرخەی تەرکیزەتە بلە لەسەر لەشێتە بێ بزانە تو چەوە هەست لەشێ خۆت کەینوکە تەرکیزەتە لەسەر لەشێتە بزانە چ ئێشێک یان ناڕەحەتیەک جسمێتەدا هەیە نوکە و حەز بجلکێ خوب بکە کە بەر پێستێتە تکەون دووبارە تەرکیزێ خۆبدانی سەر لەشێ خۆ بزانە تو چەوە هەست لەشێ خۆت کەینوکە بۆ خولەکە دیفتە مدوێت تو تەرکیزێ خۆبدانیە سەر تەنەفوسە خۆ دیچەوە تەنەفوسی هەلکێشی لکیڤە دێت و کیڤە جسمێتە دلوی وەختی تو تەنەفوسی هەلکێشی و تەنەفوسە خۆ دەرخەی و بۆیە چەندێ تو تشەی دەستێ خۆ ئێکی دانێ سەر سکێ خۆ و یە دیڤدە دانێ سەر سینگێ خۆ دێ پتر هاری تە بکە هەتا تو هەست بە تەنەفوسە خۆ بکەی بەلکی وەختی تو وێ تەمرینێت کەی تشتێک بێتە هزراتە تو تشەی وێ هزرە ئیحمال کەی و دووبارە تەرکیزێ خۆبدانیە سەر تەنەفوسە خۆ بەلکی تو هزرە هەندێ بکەی ڕاوەستانێک هێت ناوبەرە وەختی تو تەنەفوسە خۆ هەلکێشی و تەنەفوسە خۆ دەرتخەی نوکە من دوێت تەرکیزە خۆبدانیە سەر وا دەنگە تو نوکە گوێ لێت بی پێدیڤینەکە تو دیاری بکە ئەف چ دەنگن و لکیڤە دێن و پێدیڤینەکە تو تشتێکی بگۆڕینوکە بهێ لە ئەڤ وەکی خۆ بمێنی ئەو وەختە نوکە هەی بلا وەکی خۆ بمێنی نوکە جارەکە دی تەرکیزێ خۆبدانێ سەر لەشێ خۆ بزانە تو چەوە هەست لەشێ خۆت کەینوکە ئەڤروکە لەشێتە چەوایە وەختی تو هەست کەی توی خلاص و یە بەرهەوی تو تشەی دووبارە تەنەفوسەکە کوور هەلکیشی و تەنەفوسە خۆ دەرخەی وەختی تو بەرهەو بی تو تشەی هێدی چاوێ خۆ بەکەی و بزڤڕیە وێ جهێ تو لێ ڕۆنشتی و ئەو هەستێتە نوکە هەیە دگەل خۆڕاکەی بە دریژایی ڕۆژێ گەل تەبێت